بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. گەمارۆدانی وڵاتی قەتەر لەلایەن ژمارەیەک وڵاتی عەرەبیەوە پێدەنێتە چوارەم ڕۆژیەوە. لە نوێترین پێشاتیشدا پەرلەمانی تورکیا پرۆژە یاسایەکی پەسەند کرد بۆ ناردنی هێزی تورکی بۆ وڵاتی قەتەر. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی شوان هەورامی نووسەر و ڕۆژنامەنووس هەروەها لە هەولێرەوە دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئایندا بۆ لێکۆڵینەوە تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژ بەم پرسە دەدەین. کێشەی سیاسی کەنداوی عەرەبی و گەمارۆی سعودی و ئیمارات و هاوپەیمانەکانیان بۆ سەر قەتەر چوارەم ڕۆژی تێپەڕاند و بەرەبەرە هاوکێشەکە لە دوو جەمسەرەوە ڕوو لە فراوانبوون دەکات. لەلایەک هاوپەیمانەکانی سعودیە لە زیادبووندان و لەلایەکی دیکەوە دەنگە ناڕزایەکانیە و هەنگاوی ڕیاض دژی دەوحا لە بەرزبوونەوەدان. لە کاتێکدا سعودی و ئیمارات و بەحرین تەواوی سنوورەکانی خۆیان بەڕووی قەتەردا داخستووە و مەترسی سەرهەڵدانی قەیرانی ئاوی خواردنەوە و مادە خۆراکەکان لەو وڵاتە لە ئارادایە، هەریەکە لە تورکیا و ئێران ئامادەی خۆیان بۆ دابینکردنی پێداویستەکانی قەتەر ڕاگەیاندووە و تۆمەتبارکردنی قەتەر بە پشتیوانی تیرۆر و گروپە توندڕەوەکان لەلایەن سعودی و ئیمارات و پچڕاندنی پەیوەندی دیبلۆماسی و بازرگانیەکان لەگەڵ ئەو وڵاتەدا نیگەرانی شەقامی عەرەبی و ئیسلامی بە دوای خۆی داهێناوە. لەو نێوەندەدا ژمارەیەک ڕێکخراوی مەدەنی نیگەرانیان دەربڕیوە و داوای یاساییکردنەوەی دۆخەکەیان کردووە. لەلایەکی دیکەوە پێناچێت هەوڵەکانی ئاشتەوایی کوێت هیچ بەرهەمێکی هەبێت، بە تایبەت کە سعودیە پێشوەختە چەند مەرجێکی بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە لەگەڵ قەتەردا دیاری کردووە و داواش دەکات لە ماوەی تەنها 24 سەعاتدا بەرپرسانی قەتەرە و مەرجانە جێبەجێ بکەن. هاوکات عادل جوبەیر وەزیری دەرەوەی سعودیە دوای سەردانەکەی بۆ ئەڵمانیا ڕایگەیاندووە چاوەڕێ دەکەین قەتەریەکان هەنگاوی ڕاست و دروست بهاوێن بە ئاراستەی کۆتایی هێنان بە قەیرانەکانی نێوانمان. پێشبینی دەکرێت کێشەکانی کەنداوی عەرەبی نێوان قەتەر و سعودیە ناوچەکە بە سەرهێڵێکی تازەی سیاسیدا دابەش بکات و قەتەر لە جەمسەری ئەمریکاوە بەرەو جەمسەری رووسیا بگوازێتەوە، بە تایبەت دوای پشتیوانیەکانی تورکیا و ئێران و چین بۆ ئەو وڵاتە و پشتیوانی ناڕاستەوخۆی ئیدارەی نوێی ئەمریکا بۆ سعودیە و هاوپەیمانەکانی دژی قەتەر. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان کاکشۆن بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرتارلەوە دەست پێ بکەین ئەو کێشەی کە ئێستا دروست بووە لە نێوان وڵاتی قەتەر و سعودیە و ئیمارات، ئایا ئەم کێشەیەکی ئێستا یاخود ئەم کێشەی نێوان بە تایبەتی سعودی و ئیمارات لەگەڵ قەتەرە کێشەیەکی کۆنە؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، ئەو کێشەیەکی نوێن نییە. ڕاستە ئێستا بابەتێکی هەنووکەی هەیە، بەڵام ئەو کێشەیەکی کۆنە. یەکەم ڕەهەندێکی مێژوویی هەیە و ئەو گرفتانەش هەیە کە ئێستا باسەکرێ. ڕەهەندە مێژوویەکەی ئەوەیە کە لە سەردەمی شێخ خەلیفە باوکی شێخ حەمەد وڵاتی قەتەر هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی سیاسیەوە و لە هەموو ڕوویەکەوە پاشکۆیەکی عەرەبستانی سعودی بوو. ئەمە پێش ساڵی 1995. لە ساڵی 1995 شێخ حەمەد شێخ خەلیفەی باوکی لادا، یعنی لە بڵێن کودەتایەکی سپیە، ینی بەبێ خوێن ڕشتن. شێخ خەلیفەی لادا لەو کاتەوە ینی قەیرانی نێوان سعودی و قەتەر دەستی پێ کرد. بۆ چونکە شێخ حەمەد ڕێگەیەکی تری گرتە بەر. یەکەم ڕێگەیەوەی گرتە بەر کە بڕیاری سیاسی قەتەر بڕیارێکی سەربەخۆ بێ، ئیتر پاشکۆ نەبێ بۆ عەرەبستانی سعودی، خۆی بڕیار بدە. ئەوە یەک. دوو، قەتەر لە سەردەمی شێخ حەمەدا بازدانێکی گەورەی ئابووری دەست پێ کرد. بۆ نمونە بوویە سێمین بەرهەمهێنەری گازی سروشتی لە دنیاە کە ئەمە زۆر مهمە.
قەتەر ئێستا نەک هەرگازی سروشتی تقریبا ینی بووەتە بەرهەمهێنەری نەوت ینی بەرهەمهێنەرێکی گرنگی نەوت کە نزیکی 2 ملیۆن بەرمیل ینی بەرهەمە هێنێ. قەتەر یەکێکە لەو وڵاتانەی کە گازێکی ینی وەکاڵێ دەگمەن بەرهەمە هێنێ گازی هیلیۆم کە بۆ کاروباری ڕەنینی مغناتیسی بۆ وێنەگرتن و بۆ ئەجیزەی ئەلیکترۆنی ینی بەکارەهێنێ. گازی هیلیۆم لە دنیاە بەس ئەمریکا و رووسیا و جەزائیر و قەتەر بەرهەمی هێنن. لە سەدا 40 ئەو گازە لە قەتەر بەرهەمە هێنرێ. ئەمریکا ئەو گازە بۆ خۆی بەکارەهێنێ، رووسیا ئەو گازە لە وڵاتی خۆیان بەکارەهێنێ. تەنها قەتەرە ینی ئەو گازە فرۆشێ بە وڵاتێکی وەکو چین و ژاپۆن و ئەندونیسیا و ئەوانە. ینی لەبەرەوە قەتەر لەو ڕۆژەوە ینی زۆر کاریگەری هەیە. ینی ئەوەی ڕاستە گازی هیلیۆم وەکو گازی سروشتی زۆر گرنگی نییە، بەڵام کاریگەریەکی زۆری هەیە لەسەر تەکنەلۆژیا. لەبەرەوە ینی قەتەر لەو ڕۆژەوە وڵاتێکی دەگمەنە ینی لە ناوچەکە. لەبەرەوە عەرەبستانی سعودی ئەنجا دوای ئەوەش قەتەر هات کەناڵی جەزیرەی کردەوە. کەناڵی جەزیرە بەڕاستی هۆشیارێکی زۆری لە عالەمی عەرەبیە دروست کرد و بەڕاستی ئەتوانی بڵێ بەهاری عەرەبی هۆشیاری ینی لە ماوەی 20 ساڵی ڕابردووە کەناڵی جەزیرە پێشڕەوی هۆشیاری جەماوەری عەرەبی بووە ینی لە خەلیج تا ینی محیط. لەبەرەوە ئەمە ئیزعاجیەکی زۆر، ئەمە نیگەرانیەکی زۆری بۆ ئەو بنەماڵانە دروست کرد، بنەماڵی ئالی سعود، بنەماڵی ئالی نەهیان و ئەوانەی ئەو وڵاتانەی کە ئەیانەوێ ینی بەو دیکتاتۆریەت و بەو حکومە بنەماڵیە و بەو شێوازی دەسەڵاتە بمێننەوە کرانەوەتیانە ڕوونەدا، شەفافیت ڕوونەدا و ینی وەکەڵێ دەسەڵاتی جەماوەری دروست نەبێ. ئەمانە نیگەرانێکی زۆری لە لای سعودیەکان دروست کرد. ینی ئەمە هۆکارانە ینی هۆکارە مێژوویەکە وەکو باسمان کرد ینی وەکەڵێ قەتەر بڕیاریدا کە سربەخۆ بێ لە بڕیاردانە، دووەم قەتەر بڕیاریدا پێشکەوێ، سێیەم قەتەر بڕیاریدا کە پێشڕەو بێ بۆ وریاکردنەوەی ینی بە جیهانی عەرەبی کە پێم وایە لە هەر سێ هەنگاوەکە قەتەر سەرکەوتنی بەدەستێنا. سەرەڕای ئەوەی کە وڵاتێکی زۆر بچووکە ئێستا قەتەر کاریگەریەکی زۆری لە سیاسەتی نێودەوڵەتی هەیە. سعودی وڵاتێکی زۆر گەورەیە ینی بە حیجازی هەیە، مەکە و مەدینەی تایە کەچی قەتەر توانیویەتی ینی لە ئەفریقا، لە ئەوروپا، لە جنوبی شەرقی ئاسیا کاریگەری لە عەرەبستانی سعودی زیاتر بێ. سپاس دەکەم دواتەگرم و لای بەڕێزت. ئەگەر بچینە هەولێر لای کاک دکتۆر ئەحمەد. کاک دکتۆر زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. بەڕێزتان سەرنجتان چییە لەسەر و کێشەی کێستا لە نێوان قەتەر و کۆمەڵەیەک وڵاتی عەرەبی دروست بووە؟ پێ دوایە هۆکارەکە سەرەکیەکانی پشت ئەم کێشەیە بە دیاریکراوی چین؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان. سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویست، بۆ میوانە بەڕێزەکەتان کاشوان هەورامی. خی گەورە ڕۆژووی هەموو لایەک قبوڵ بکە. بێگومان ئەو قەیرانەی کە دروست بووە لە نێوان وڵاتانی کەندا و لەلایەک قەتەر لەلایەشی ترەوە کە خۆشی هەر ئەندامی ئەنجومەنی هاریکاری کەندا وەکو کاکشوانیش ئاماژەی پێدا کۆمەڵێ هۆکار لە پشتی ئەو قەیرانەوەنا بێ ئاگدار بین کە چەند جارێکی ترش ئەو قەیرانە دروستکراوە لەلایەن وڵاتانی کەندا و بۆ قەتەر. ساڵی 2004 جارێکی تر ئەو قەیرانە ڕوویدا کە ئەو وڵاتانە سەفیرەکانی خۆیان باڵۆزەکانیان لە دۆحا چێشایەوە، بەڵام دواتر احتیوای قەیرانەکە کرا، کێشەکە چارەسەر کرا و هەندێک سازش بە دەوڵەتی قەتەر کرا لە بەرژەوەندی وڵاتانی کەندا و بە تایبەتی ئەوەی هەندێکی کە پەیوەندی ئەو کاتە بە کودەتاکەی میسرەوە بوو کە قەتەر تۆمەتبارە کرێ بۆی کە ئیخوانەکانی لە خۆ گرتووە، هەروەها
مەسەلەی بزوتنەوەی حەماسە و پشتیوانی کردنە لە شۆڕشەکانی بەهاری عەرەبی کە بنەماڵە دەسەڵاتدارەکانی کەندا و ئەوانە بە مەترسی بۆ سەرخۆیان ئەزانن و مەترسی ئەویان هەیە کە ئەو شۆڕشانە پەل بەهاوێژن ئەو شاربوونەوەی گەلانی ناوچەکە وا بکە دواتر عەرشی ئەو دەسەڵاتدارانە و بنەماڵانە بلەرزێنێ لە دوجار دەسەڵاتیان لە دەستانەوێنێ بۆیە بە هەموو شێوەیەک هەوڵەدەن کە هیچ وڵاتێک بۆ شێوەیە بە تایبەتی ئەوانەی کە لە ناو ئەنجومەنی هاریکاری کەنداون بڕیاری سەر بۆ خۆیان نەبێ وەکو کاکشوانیش ئاماژەی پێدا قەتەرێکێ لە وڵاتانێک کە ئەوێ بڕیاری سەر بە خۆی هەبێت جیا لە وڵاتانی دیگە ئەگەر سیغ بە قەبارە وڵاتێکی بچووکە بەڵام هەوڵەداکەوە کاریگەری گەورەتر بێ لەو حەزمە و لەو قەبارەی خۆی کە هەیەی لە ناوچەکە ئەمەش وا دەکا کە سعودیە بە تایبەتی ناڕازی بێ لەوە کە خۆی بە براگەورەی وڵاتانی کەندا و ئەزانێ و خۆی بە براگەورەی جیهانی سونەش ئەزانێ بەڵام بەم عەقڵیەت و بەم لۆژیک و بیرکردنەوەیە بەڕاستی بەم ممارەساتەی کایکە سعودیە و وڵاتانی کەندا و ناتوانن براگەورایەتی پێشەوایەتی یا ڕابەرایەتی جیهانی سونە بکەن و هەر تەنانەت ناتوانن براگەورایەتی کەنداویش بکەن بۆیە بەڕاستی ئەم کێشە و خەیرانانە ئەگەر بەو شێوەیە بڕوات بێگومان کاریگەریەکانی زیاتر ئەبن و زیانەکان تەنها بۆ سەر قەتەریش نابێ بەڵکو بۆ سەر خودی وڵاتانەش ئەگەڕێتەوە وێڕە ئەو خاڵانەی کە کاکشوان باسی کردن بەڕاستی ینی پشتیوانیکردنی قەتەر لە بزوتنەوە ئازادی خوازیەکان و بزوتنەوە ئیسلامیەکان و بە تایبەتیش کۆمەڵی برایان و حەماسی فەلەستینی و کێشەی فەلەستین ئەوانە بەڕاستی هۆکارن دژی کودەتابوونی قەتەر کودەتای میسر هەروەها دژی ئەو کودەتایی کە شکستی هێنا لە تورکیا کە ئیمارات دەرکەوت کە ملیاران دۆلاریان سەرف کردووە بۆ سەرکەوتنی ئەو کودەتایە بەڵام 2000 سەرکەوتنەوە بوو بۆیە زۆر هۆکار هەن کە وا دەکات سعودیە و ئیمارات و بەحرێن بە تایبەتیش و میسریش کە هاوبەشیانە لە سەرکوتکردنی شۆڕشەکان و ئازادی خوازان و لە کودەتادا ئەوانە ناڕازین لە هەوڵەکان و لە بڕیارە سیاسیەکانی قەتەر بۆیە هەوڵە دەنکەوە حەزمی بچووکەنەوە یاخود دەستبەردار بێت بۆ ئەو بڕیارە سیاسیانە و هەوڵەستە سیاسیانێک کە هەیەی ئەگەر دەستبەردار نەبێت لە هەموو لایەکەوە گەمارۆی بدەن وەکو ئێستا کە هەوڵی ئەوە هەیە کە لە هەموو لایەکەوە گەمارۆی بدەن بۆی تەسلیم بێ بە داواکاریەکانی وڵاتانی کەندا. بەڵێ سوپاس کاوتۆ دواتر لەم لای بەرزت کاکشوان سەبارەت بە مەسەرەی ئەوەی ئامانجێرێک لە وڵاتانە لە دژایەتی قەتەر چییە بۆ نمونە ئامانجی سعودیە چییە ئامانجەکان جیاوازە مەسەلەن لەگەڵ ئیمارات لەگەڵ بەحرێن لەگەڵ میسر یاخۆتەری هەمویان یەک ئامانجیان هەیە لە دژایەتیکردنی قەتەر بێگومان ینی ئامانجەکان ینی ئەگەر بچیتە ناو وردەکاری جیاوازیان هەیە بۆ نمونە ینی میسر گرفتی لەگەڵ قەتەرە مەسەلەی ئەوەیە کە قەتەر دژی کودەتا خوێناویەکەی عەبدولفەتاح سیسی بوو و هەتاکو ئێستاش ینی ئەوانەی کە لە میسر هەڵاتون بەشێکی زۆریان لە قەتەرن ئەوەیە یەک دووەم مەسەلەن عەرەبستانی سعودی باسمان کرد کە کێشەی لەگەڵ کێشەکەی چییە لەگەڵ قەتەر ئیمارات کێشەی لەگەڵ قەتەر ئەوانەی سعودیەیە بەڵام بە زیادەیەکەوە ئێمە لە بیرمان نەچێ ئیمارات یعنی ئەو ڕووە جوانەی کە نیشانە درێ بورجی بەرزی ئیمارات و بورجی شێخ ینی شێخ بڵێن خەلیفە و ینی ئەو بورجانە ینی فڕۆکەخانەی نێو دەوڵەتی دووبەی و ینی دووبەی جوانتر ینی جوانیەکانی ئیمارات نیشانی دنیا درێ بەڵام ئیمارات ئەوەمان لەبیر نەچێ بنکەیەکی زۆر ینی ستراتیژی هەواڵگیری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیلە چ بەڵگەیەکەمە بنکەیەکی گرنگیەوە ینی ئێمە ینی وەکەڵێ بەپێی ئەو بڵین سەرچاوە باوەڕ پێکراوانەی کە هەن
بنکەی سەرەکی خۆرهەڵاتی ناوەڕاستی بلاکوۆتەر لە ئیماراتە. بلاگۆتر چییە؟ بلاکوۆتەر ئەو کۆمپانیا ئەمنیەیە کە مرتەزەقە وەک بەکرێگیرا و ینی ئەهێنێ لە بەرامبەرەوە پارەیەکیان نەداتێ ئەبن بە سەربازێکی کرێگرتە. یعنی ئەمانە ئەمریکا بەکاری هێنان لە شەڕی ئەفغانستانە لە شەڕی عێراقا و ینی فاجعەی بڵین سجنی ئەبوو غرێب کە هەموو دیانی دنیای هەژاند ئەوە زۆربەی زۆری یعنی بلاکوۆتەر ینی جێبەجێی کرد بۆ ینی تەنانەت لێدانی مانگرتووان لە مەیدانی ڕابیعەی عەدەوی لە قاهیرە و لە مەیدانی نەهزە بەشێکی ئێجگار زۆری سپێررا بە بلاکوۆتەر. یعنی ئەوان بە بێڕەحمانە ینی خەڵکیان کوشت کە لەو ڕۆژە تەنیا لەو ڕۆژە ماڕاتەوە هێرشیان کردو سەر ناوچێ بەڵێت ینی وەکو ئەوترێت زیاتر لە 3000 کەسیان بەشداریان کرد لەو ئۆپەراسیۆناکە بۆ سەرکوتکردنی خەڵک. بۆیە ینی ئەو یعنی وەکو دیمەنی جەنگی جیهانی دووەم وابوو ینی ئەو دوو مەیدانەیان بەو شێوەیە سووتاند. باشە بەس ئەی چی پەیوەندێکی لەگەڵ ئیسرائیل بەدەم وڵاتەنە؟ ینی ئێمەوەمان لەبیر نەچێت محمود المەبحوح گەنی یەکێک بوو لە قیادەکانی زوتنەوەی حەماس لە دووبەی تیرۆر کرا 21 کەس بەشداریان کرد لە تیرۆرکردنەکەیە کە هەمویان ئەندامی موساد بوون. هەر 2 تا 3 نەفەریان ینی هینی وڵاتێکیان هەبوو پاسپۆرت هەر هەمووشیان ینی وەکەڵێ وەک چۆن هاتبوون داخلی دووبەی بوون هەر ئاواش دەرچوون ینی هیچ کەسێکیان نەگیرا و بڵێن پیرۆرەکەشیان زۆر بە ینی سەرکەوتوانە جێبەجێ کرد. یعنی ئەگەر وێستگەیەکی بەهێز لە دووبەیان نەبێت چۆن 21 نەفەر لە چەند وڵاتێکەوە دێن ئۆپەراسیۆنێک کە ئەنجامەدەن کەسێ تیرۆرەکەن و زۆر بە ئاسانیش ینی لا چاوی پۆلیس ینی ونە بن و بەس جیاوازی پەیوەندیەکانی قەتەر لەگەڵ ئیسرائیل و قەتەر لەگەڵ ئەمریکا جیاوازی چیە لەگەڵ پەیوەندیەکانی مەسەلەن سعودی و ئیمارات بە شێوەیەکی لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئیسرائیلە؟ ئەزانی چۆنە هەموو وڵاتانی کەنداو لە مەنزومەی ئەمریکایان پێکەی ینی هەر هەموویان بنکەی ئەمریکایان تێدایە لە سعودیە لە خوبەر لە زەهران لە ئیمارات ینی بنکە هەیە لە قەتەریش هەیە ئەمانە هەمویان ینی کۆمەڵێک دۆستی ئەمریکان ینی لە مەجموعە دۆستی ئەمریکان لە هەمویانە بنکەی ئەمریکەکان هەن. بەڵام ئەو بنکەیە کە لە ئیماراتە جیاوازی هەیە لەو بنکەی لە قەتەر هەیە. ئەو بنکەی لە قەتەرایە قەتەر ینی وەکو بۆ پارێزگاری خۆی ئەو بنکەی ئەمریکای بڵێن لەوێ قوبوڵ کردووە. بەڵام ئەو بنکەی کە لە ئەبوزەبیایە زۆر جیاوازترە لەو بنکەی کە بنکەی عەدید کە لە دەوحایە. چونکە ئەوەی ئەبوزەبی ینی لە ئەفغانستان لە عێراق لە وڵاتانی تر ئۆپەراسیۆن ئەنجامەدا و ینی بنکەیەکی هەواڵگری زۆر گرنگیشە. بەڵام ئەوەی دەوحە تەنها بۆ ئەوەیە کە بڵین قەتەر هاوپەیمانێکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە بەهۆی ئەو بنکەیەی ئەمریکیەکانەوە خۆی بپارێزێ. باشە بەس ئێستا خۆی بپارێزێ لەوەی کە ینی سعودیە ینی وەکەڵێ کودەتای لێ نەکایە سعودیە ینی ئەم گوشارەی نەخاتە سەر کە خستوویەتیە سەر. جا بۆ ئەوەیش کە ئەمریکیەکان بۆ ینی قەتەر لەم ئەخیرا گومانی بۆ پەیدا بوو لە هەڵوێستی ئەمریکیەکان لەبەرەوە ینی هاوپەیمانیەتێکی لەگەڵ تورکیا مۆر کردووە کە ئەوەتانێ تورکیا زۆر بە پەلە پەرلەمانی تورکیا بڕیاریدا هێز بنێرێ بۆ قەتەر کە بڕیار وایە بنکەیەک بکاتەوە ینی ئەو بنکەیە کە هەیەی فراوانی بکە کە 5000 سەرباز ینی بنێرێ بۆ ئەو بنکەیە کە وەکەڵێ هەموو هێزەکانیشی تیابێ هێزی دەریایی هێزی ئاسمانی هێزی زەمینی ینی تورکیا لەوێ بەشداری بکە بۆ پاراستنی قەتەر. بدوێ ئەمە سەرکەوتو دێ بۆ پاراستنی قەتەر بە تایبەتی کە باز لە مەسلەی ئەنجامدانی هێرشی سەربازی دەکرێت لەلایەن سعودی و ئیمارات کە ڕەنگە بەشێک هەندێک لە
ناوەندەکان لێ کۆڵنەوە بە ئەگەرێکی نزیکی بزان بۆ گۆڕینی بنەماڵی فەرمانڕەوایی کێسە لە قەتەر هەیە. ئەوە دوورە خۆی ئەوەی کە گومانی دروست کرد کە گوایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پشتی ئەمەوە بێ ئەو نووسینانە بوو کە لە توێتەر بڵین ترامپ بڵاوی کردەوە کە گوتی ئەمەی کە ڕووەدا ئەوە نیشانەی ئەو کۆنگرەیە بوو کە لە ڕیاض بڵین بە ئەنجاممان گەیاند ئەوەتانەیە ینی هەردووە بە دوای ئەوە سەرۆکی کۆمیسیۆنی ئەنجومەنی پیران ینی سەرۆکی فراکسیۆنی حیزبی کۆماری ئەوەی ڕەت کردەوە وتی ترامپ هەڵەیەکی زۆر گەورەی کرد و خەڵک وای ئەخوێنێتەوە کە ترامپ لە پشتی ئەم تێکدانی ئەم پەیوەندی سعودی و ئیمارات لەگەڵ قەتەرا بێت. ئەوەی ڕەت کردەوە وتی پێویستە کات ینی سەرۆکی ئەمریکا ئەم هەڵەیە ڕاستکاتەوە ئەوە بوو سەرۆکی ئەمریکا ینی دوێنێ ینی پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ شێخ تەمیمە کرد و بڵێنەوە هەڵەیە ڕاست کردەوە و ڕایگەیاند کە ئێمە ئامادەین کە لە واشنگتۆن پێشوازی لە وڵاتانە بکەین و کێشەکە بە ئاشتیانە چارەسەر بکەین. هەردوای ئەوەی تێلێرسۆن و ینی ماتیس ینی پەیوەندیان کرد بە ینی هاوتا قەتاریەکانیانەوە دڵنیاییەوەیاندا کە ئەمریکا پشتیوانی لە پاراستنی قەتەرەکە و دژی توندوتیژیە و بڕوای بەوە هەیە کەم کێشەیە بە ڕێگەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێت. لەبەرەوە ینی پێم وایە چارەسەری سەربازی دوورە شتیوا دوورە بەڵام ینی تورکیاش دووەمین هێزی ناتۆیە لە ناوچەکە ئیمارات و سعودیە ناتوانن حساب بۆ تورکیان نەکەن مەسەلەکە تورکیاش نییە هەر ئێمە بینین کە تەقینەوەکانی تاران ئەو دوێنێکە و حادیسەی تیرۆریستی لە تاران ڕوویدا ئەوە کاری نەکردە سەرەوەی کە ئێران وەکەڵێ ئێران مەشغوڵکە بەڵکو وەزیری دەرەوە زەریف سەردانی تورکیای کرد بۆ ئەوەی کە کێشەی قەتەر لە نزیکەوە یعنی چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە بۆ چونکە ئەم دوو وڵاتە نزیکترین وڵاتن لە قەتەرەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئابووریەوە و ینی وەکەڵێ ئەگەر ئەو کێشەیە زیاتر بەرەو پێشەوە بڕوات ئەو دوو وڵاتەش یعنی وەکەڵە زیانی گەورەیان بەرەکەوێت. زۆر باشە بەڵام لەم نێوەندەدا مەسەلەی تورکیا و ئێران و قەتەر ئەمانە چی کۆیان دەکاتەوە لەو کێشەیەدا؟ شتی زۆر کۆیان دەکاتەوە. یەکەم قەتەر و تورکیا ینی هاوپەیمانی یەکترن بەڵام بەمان شێوە تورکیا پەیوەندی شێ لەگەڵ سعودی و وڵاتانی تری عەرەبی بێگومان هەیەی بەڵام پەیوەندی لەگەڵ قەتەرا نزیکترە بۆ چونکە هەمان هەڵوێستی قەتەری هەیە لە دژایەتی کودەتاکان هەمان هەڵوێستی هەیە بۆ پشتیوانی بەهاری عەرەبی هەمان هەڵوێستیان هەیە لەسەر کێشەی سووریا و ینی مەسەلەیەکی تریش هەیە ئەویش ئەوەی کە وا بڕیارە لەگەڵ رووسیا و لەگەڵ ئێران ڕێککەوتون کە گازی قەتەری ببەست هێڵی گازی قەتەری ببەسرێ بە ئێرانەوە و لە ڕێگەی ئێرانەوە بنێڕێ بۆ هێڵی تورکیا و لە تورکیاوە بەرە ئەوروپا بنێڕێ لەبەرەوە ینی ئەوە لە ڕووی ئابووریشەوە ینی تورکیا ینی قازانچێکی زۆر ئەکا بەرژەوەندی بەسراوە بە وڵاتی قەتەرەوە ئێران بەرژەوەندی بەسراوە بە قەتەرەوە لە هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی ئەمنیشەوە چونکە ئێران ئەگەر شەڕ بکەوێتە ئەو ناوچەیە ڕاستی ینی وەکەڵێ شەڕ بەردەمی دەرگای پێ ئەگرێ ینی پێم وانیە ئێران ینی زۆر بە ئاسانی قبول بکە سعودیە وەک چۆن ینی چوویە ناو بەحرین قبولی بکە بچێتە ناو ینی قەتەر ینی هێرش بکاتە سەر قەتەر ینی ئەوە مەسەلەیەکە هەر بۆیە ئەمریکا ئێستا زۆر ئەترسێلەوەی کە قەتەر زیاتر بەرەو ئێران بڕوە لەبەر ئەوەیە ئەمریکا پەلەیەتی کە و کێشەیە چارەسەرکە ئەزانەی هەڵی کردووە ینی وەکەڵێ سیاسەتمەدارانی ئەمریکا زۆر چاکەزانن کە ترامپ کەسێکی بازرگانە کەسێک نییە کە ئاگای لە سیاست هەبێ وەدەنا ینی نەبوو ینی ڕێگە بدا کە ئەو کێشەیە بگاتە ئەو ئاستە
ئێستا سیاسەتمەدارانی ئەمریکا گوشارێکی زۆریان بۆ ترامپی هێناوە کە بە زووترین کات ئەو مەسەلەیە چارەسەر بکا بۆەوەی ئێران زیاتر قازانج نەکا لەوەی کە نزیک بکەوێتەوە لە قەتەر. سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورتمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتە و میمۆری 32 گیگابایتە و کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلیت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. ساتە خۆشەکانی ژیان بەرەمەکانی فەرمان دنیایەک پڕبەها گەزجەنیچ لێژا نقطی ترجە ژیرینا هەمیشە خۆشیێنا بۆ ئێوارەموتان فەرمان لەی ئەوڕێی خانەوادان فەرمان شیرینتر لە خەندەی لێوان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. مژدە بە بۆنەی هاتنی ماژی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵگەی پزیشکی پسپۆڕی شارەزاتی خێرخوازی مژدە دەدات بە هاوڵاتیان لە ماژی ڕەمەزاندا ئایادە و بلیتی بینینی دکتۆرانی سەرجەم پسپۆڕەکان بە خۆڕایی و بێبەرامبەر دەبێت. داشکاندی 150 لە شیکارەکانی تاقیگا سۆنەر بە ئامێری پێشکەوت و تەنها بە 7000 دینار. پسپۆڕەکانی کۆمەڵگەی پزیشکی پسپۆڕی شارەزاتی خێرخوازی نەخۆشیەکانی هەنا و دڵ و گورچیلە زەخت و شەکرا نەخۆشیەکانی قورگولوت و گوێ نەخۆشیەکانی ئافرەتان و منداڵبوون و نەزۆکی و چاودێری ئافرەتانی دووگیان گورچیلە و میزەڕۆ و نەزۆکی پیاوان گورچیلە بە نازۆر جوانکاری و نەشتەرگەری ئێسک و شکان جومگە و بڕبڕی پێش نەشتەرگەری گشتی کۆئەندامی هەرس نەشتەرگەری فتق و مایەسیری و نەخۆشیەکانی منداڵبوون و تازە لەدایک بووان پسپۆڕی ڕاوێژکار لە جومگە و ڕۆماتیزم دەم و ددان پسپۆڕی ڕاوێژکاری پێست و جوانکاری ناونیشان هەولێر شەقامی 40 مەتری نێوان هەردوو ترافیکی کۆک و هۆڵی زەر نزیک فارما بەرامبەر نەخۆشخانەی تارانی تایبەت بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە
جوارە سڵاوتان لەوێت بەڕێزان کاک دوکتۆر ئەحمەد ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە دوای ئەم ئەوەی کەم کێشە ڕوویداوە کۆمەڵێک دەستپێشخەری هەیە بە تایبەتی دەستپێشخەری ئەمیری کوێت و ئەوەش کە دۆناڵد ترامپ داوای کردووە کە لە ئەمریکا کۆبوونەوە و چارەسەری ئەم کێشەیە بکرێن پێ دوای کێشەکە بەرەو کوێ دەڕوە یاخود مەرجەکانی وڵاتانی بەتایبەت سعودی و ئیمارات بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ قەتەر چییە؟ بەڵێ خۆی پێم وایە قبولکردنی ئەو مەرجانەی سعودیە و ئیمارات و بەحرێن مەرجی قورسن بەلای قەتەرەوە قابلی قبولکردنی نییە و ڕۆژ وەزیری دەرەوەی قەتەر ڕایگەیاندووە کە ئێمە بە هیچ شێوەیەک تەسلیمی داواکاریەکانی ئەو وڵاتانە نابین و تەنازول لە بڕیاری سیادی خۆمان ناکەین و هەڵوێستە سیادیەکانان ئەو هەوڵانەی کە هەن ئێستا بە هەوڵی دیبلۆماسی بۆ احتیواکردنی قەیرانەکە بۆ چارەسەرکردنی پێم وایە تا ئێستا هەر ینی تاکە چارەسەر بریتە لە هەوڵی دیبلۆماسی بۆ احتیواکردنی قەیرانەکە چارەسەری سەربازی بەڕای من جارێ دوورە هەرچەند ئەوەش یەکی لە ئەگەرەکان بەڵام ڕەنگە لە قۆناغی ئێستادا ئەم خیارە دوور بێت چارەسەری دیبلۆماسی باشترین چارەسەرەوە قەتەریەکانی زۆر داکۆشی لەوە کە ئەوان ژیرانە مامەڵە لەگەڵ قەیرانەکەکەن ئەیانەوێت خۆیان تەنگەتاو نەکەن و بە شێوەیەک بتوانن لەگەڵ هاوکارە خەلیجەکانیان کێشەکە چارەسەرکەن دیارە ئەمریکا خۆی هاتۆتە سەرخەت تورکیا لەسەر خەتە هەوڕەها کوێت دیارە هەوڵەشی دیبلۆماسی سڕی دەست پێ کردووە بۆ سعودیە دواتر هاتووە بۆ قەتەر و ئەچێ بۆ عومان ڕەنگە ئەوانە هەمووی لە کۆیدا تا ڕادێک خاوکردنەوەی ئەو ئەزمەیە لە 2000 بەرەو چارەسەر بڕوە بەڵام پێم وانییە هەڵوێستە سەرەکیەکانی قەتەر ئەوان بتوانێت تەنازول لێ بکەن ئەگەر سازش بکەن پێم وایە ئەوان ئەتوانن ئەدۆڕێنن ئەو مەرجانەی سیادیانە سازش بکەن بەڵێ مەرجەکان چین کە بەرز دەڵێ مەرجەکان قورسن کە قەتەر ینی مەرجی ئەوەی کاشکرا بووە لە زاری بەرپرسانی سعودی و ئیمارات مەرجەکانیان چییە گرنگترین ئەو مەرجانەی کە بیانەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ قەتەر ئاسایی بکەنەوە؟ خۆی تا ئێستا هیچ مەرجێشکی بە فەرمی لەلایەن سعودیەوە لە ئەمیری کوێتیش کە بەو ناوبژوانی هەستاوە ڕانەگەیەندراوە و لەلایەن قەتەریەکانی شەوپا پشتڕاست نەکراونەتەوە بەڵام هەندێک سەرچاوی نافەرمی چەند مەرجێکیان بڵاو کردوتەوە کە ئەوانە گوایە مەرجی سعودیە و ئیمارات و بەحرێنن بۆ تەسلیمبوونی قەتەر بەو داواکاریانە و ئەڵێن بە ئەمیری کوێتە ئەو مەرجانیان ناردووە بۆ قەتەر بۆ ئەوی کە جێبەجێیان کە ئەمڕۆ من چەند مەرجێکم خوێندەوە دەمەرجە کە سعودیە دایناوە هەرچەند ئەمڕۆ وەزیری دەرەوەی قەتەر ئەڵێ تا ئێستا هیچ مەرجێکی دیاری کراون نییە بەڵام پێم وانە چونکە لە ڕابردووشە ئەگەر بگەڕێنەوە بۆ باگراوەندی کێشەکە کە لە نێوان سعودیە و وڵاتەکانی تری کەندا و لەگەڵ قەتەرا بووە لە 2014 ئەو کاتەش مەسەلەی ئیخوان موسلیمین و مەسەلەی حەماس و هەروەها مەسەلەی کەناڵی جەزیرە ئەوانە خاڵی سەرچین بەڕاستی لەو مەرجانە شەهاتووە کە ئەڵێ ئەبێ دەست بەجێ کەناڵی جەزیرە دابخرێ و داوای لێبوردن کە قەتەر لەو سوکایەتیانەی کە ئەو کەناڵە بە وڵاتانی کەنداوی کردووە ئەوان زۆر ناڕەحەتن بەو کەناڵە هەروەها ئەبێ پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئیخوان موسلیمین و هەروەها بزوتنەوەی حەماسە بپسرێنەوە ئەبێ دەریانکە لە وڵاتی قەتەر و ئەبێ هەرچی سەرمایان هەیە لە بانقەکانە ئەبێ هەمووی سڕ بکات و ئەبێ تەسلیمی داواکاریەکانی وڵاتانی کەنداو بێ ئەو پەیماننامەی کە مۆریان کردووە لە ساڵی 2014 ئەڵا بێ قەتەر پابەند بێ پێیەوە واتە بە کورتی ئەبێ قەتەر پابەند بێت بە
براگەورایەتی یاخوڕازی بێ بە براگەورایەتی سعودیە و تەسلیم بێ واز بێنێ لەو بڕیارە سەر بخۆیانەی کە هەیەی ئەوانش بەڕاستی قورسە بۆ وڵاتی قەتەر من پێم وانە قەتەر بتوانێت ڕەنگە لە هەندێک وێزگە خود لە هەندێک خاڵا بتوانێت سازش بکات چونکە ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 2014 لەو قەیرانەی کە ئەو کاتە دروست بوو باڵۆزەکانیان پاشان کێشەکە چارەسەرکرا هەندێک تەنازوو لەلایەن قەتەرەوە بۆ وڵاتانی سعودیە و ئیمارات و بەحرێن کرا لەوانە ینی هەندێک لە کەسایەتەکان لە قەتەر دەرکران و هەندێک لەوانە کە دەرئەکەوتن بۆ نمونە دکتۆر یوسف قەرزاوی کە لە کەناڵی جەزیرە بەرنامەی هەبوو دەرئەکەوت ویان کرد کە ئیتر دەرنەکەوێت و هەندێک مەرزیان سەپان بەسەر قەتەرا بەڵام لە کۆی گشتیە قەتەر لەسەر هەڵوێستە سیاسیەکانی خۆی مایەوە بۆیە ئەوان چاوەڕێی ئەوە بوون کە قەتەر واز لەو هەڵوێستە سیاسیە سەر بەخۆیان بۆیە ئێستاش ئەڵێن ئەمە جامپڕ بووە و لی ئەڕژێ ئەبێ قەتەر ئێمە چیتر تەحملمان نەبا بێت ئەبێ قەتەر تەسلیمی داواکاریەکانمان بێ بەڵام من پێم وانە تەسلیمی ئەو مەرزانە بێت چکە مەرزەکان قورسن بە نیسبەتی قەتەر ئەوەی کە ڕاگەیەندراوە ئەڵبەتە ئەمانە زۆر باش ئەمڕۆ لە هەندێک لە میدیاکانی کەندا و بڵاو کراونەتەوە بەڵێ سەبارەت بە هۆکاری ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارشمان بدەیت تۆ دواتر دەگەڕێن و لای بەڕستان سەبارەت بە هۆکاریەوەی کە دژایەتی سعودیە و ئیمارات و بەحرێن ئەوەی کە لە مەرجەکانیش بۆ قەتەر هاتووە کە پشتگیری بزوتنەوەی حەماس سی فەڵەستین نەکەن پشتگیری ئیخوان نەکەن هۆکاری دژایەتی ئەو وڵاتانە بۆچی دژایەتی مەسەلەن حەماس دەکەن دژایەتی ئیخوان دەکەن هۆکارەکەی چییە؟ وڵا ئەبێ پرسیار لە خۆیان بکرێ ینی بۆچی سعودیە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە بۆچی سعودیە و ئیمارات پشتگیریان لە کودەتای سەربازی کرد لە میسر بۆچی عەبدولفەتاح سیسیان هێنا لەسەر خوێنی هەزاران خەڵک لە مەیدانی ڕابعەی عەدەوی و نەهزە خەڵتانی خوێن کران و سەرۆکێکی شەرعی کە لە ڕێگەی هەڵبژاردنەوە هاتبووە سەرکار لە دەسەڵاتیان لادا کە ئەوانە برای مسلمانی خۆیان بوون و بۆچی فەلەستینیەکان کەوا دژی داگیرکەری ئیسرائیل خەبات ئەکەن بۆچی ئەمانە تیرۆریست بن بۆچی ئاڵای ئیسرائیل لە چەندین پایتەختی وڵاتانی عەرەبیە بشکێتەوە لەوانەش میسر کە ئەوان پشتیوانی لێەکەن لە کودەتاکەیانە بەڵام ڕازی نەبن کە هەندێک لە سەرکردەکانی بزوتنەوەی حەماس لە دۆحەی لە پایتەختی قەتەر بن ینی بەڕاستی زۆر سەیرە ئەمە هەڵوێستی نیشتیمانی وڵاتانی عەرەبی بێت لە بەرامبەری بزوتنەوە شۆڕژێڕەکانیان کەوا دژی داگیرکەری کە خۆیان ناتوانن 6 ساڵە 70 ساڵە ناتوان بەرامبەر ئەو وڵاتە داگیرکەرە هیچ هەڵوێستێک بنوێنن بەڕاستی هاوڵاتێکی عەرەبی کە ئافرەتێک بوو بەلامەوە زۆر نوکتەیەشی بڵاو کردبووە کە زۆر بەلامەوە سیر بوو کە ئەڵێ وڵاتانی عەرەبی بە 6 دقیقە وڵاتانی کەندا و ڕێککەوتن دژی قەتەر بەڵام بە 6 ساڵ نەیانتوانی دژی ئیسرائیل ڕێککەون بڕیار بدەن بۆ دوورخستنەوەی لە سەرزەمینەکانی فەلەستین لەو ناوچانەی کە داگیری کردووە واتە نەیانتوانیوە هەڵوێستێکی نیشتیمانیان بەرامبەر دوژمن هەبێ بەڵام بەرامبەر بە بزوتنەوە نیشتیمانی و شۆڕژێڕەکانی خۆیان وا بەم شێوەیە زوو بڕیار ئەدەن و ڕێکەکەون. بەڵێ سوپاس کاک دکتۆر کاکشوان بگرم و لای بەڕێز سەبارەت بە تێڕوانینی جیاوازی سعودیە و قەتەر بۆ بزوتنەوەی ئیسلامیەکان وە کاریگەری ئەم گەمارودانی قەتەر لەسەر بزوتنەوەی ئیسلامیەکان چی؟ ینی مەبەستت ینی کاریگەری ئەو بڕیارەی سعودیە و ئیمارات یعنی بۆ گەمارودانی قەتەر بەڕێ بێکمان ینی ئەوان قەتەر و بێگومان تورکیاش ئێستا باسی تورکیا ناکەن بە دوایین پێگە ئەزانن کە لەم دوو وڵاتەوە پشتیوانی یەکەم لە بەهاری عەرەبی یەکرێ و لە بڵین
لە خواستی گەلانی ناوچەکە کرێ و بزوتنەوە ئیسلامیەکانیش ینی وەک بڵێ ئەوانەی کە ڕوبەڕووی ستەمکاری بوونەتەوە کودەتان لە دشکراوە وەکو بڵین ئیخوان وەکو شۆڕژگەڕانی سووریا ئەمانە ینی بڵین پێگەیان دوو پێگەیان هەیە ئێستا کە قسەی تیا بکەن و ڕای خۆیانی تیا ینی ڕابگەێنن ئەویش تورکیا و قەتەرن ینی دیارە ینی ئەمە وەکاڵەیە گەلە کۆمەکێکی ینی تەنیا سعودیە و ئیمارات نییە گەلە کۆمەکێکی جیهانیە ئێمە ینی هەر چەند سەعاتێک لە دوای ئەوەی کە ئەم هەڵوێستەی سعودیە و ئیمارات ناتانیاهۆ کە توندڕەوترین و عنصریترین سەرۆکوەزیرانە تا ئێستا هاتبێتە سەرحکم لە ئیسرائیل ڕایگەیان گوتی ئەم بڕیارەی کە ئەم وڵاتانە دایان بۆ گەمارەدانی قەتەر ئەمە هەنگاوێکە دەریەخات کە ئێمە و ئەم وڵاتانە پێکەوە نزیک کەوتوینەتەوە لەوەی کە ئەمە دەواازەیەکە بۆ هاوکاری ئێمە لەگەڵ ئەم وڵاتانە باشە بەس ئەو کاری چێ کاتشمە کەمەوە ئەگەر بە کورتی وەڵامان پرسیارەکان ئەو کاری چێ کە سعودیەوانە بزونەوەی حەماس بە تیرۆریست زان بەڵام مامەڵە لەگەڵ ئیسرائیل دەکەن وڵا جاوە ینی ئەوکەڵێ وەکو کاک دکتۆر وتی یانە بێ ئەوەی کە خوێندنەوەی بۆ بکەی وەکارەکەی چۆن دەبێت هۆکارەکەی ئەوەیە ینی بەڕاستی من ینی بە کورتی بیڵێم چەپەکان لە جیهانی عەرەبیە بەداخەوە کە دوای ئەوەی کە بڵین بلۆکی ئیشتراکی فەشەلی هێنا لیبراڵەکان ئەوانەی کە ماوەیەکی زۆر گۆرانیانەوت بۆ دیموکراتیەت ئەمانە ئێستا بوونەتە هاوپەیمانی دیکتاتۆرەکان هاوپەیمانی عەبدولفەتاح سیسی هاوپەیمانی بنەماڵە دواکەوتووەکان لە کەنداوە هاوپەیمانی سیستەمە تۆتالیتاریەکان لە دژی چی لە دژی ئەو بزوتنەوە ئیسلامیانەی کە داوای ئازادیەکەن داوای ئەوەکەن کە لەم دیکتاتۆریەت و لەم حکمی بنەماڵەیە و لەم حکمە تۆتالیتاریانە وەکەڵێ گەلان ڕزگاریان بێ ئەمانە ئێستا ینی یەک کوتلەن بە هەموو شێوەیەک ینی ئامادەن هاوپەیمانەتی لەگەڵ ئیسرائیل لەگەڵ سەهیۆنیەت و لەگەڵ هەر هێزێکی دەرەکی بکەن کە دش بێ بە حرەکاتی ئیسلامی بۆ ئەوەی کە بە ئەم حرەکاتە ئیسلامیانە سەرکوت بکەن ئەوەشمان لەبیر نەچێت وەکو خاڵێک کە لە جیهانی غەربی لە شەڕی خاچپەرستانەوە هەتاکو ئێستا بۆیان دەرکەوتووە کە جیهانی سونە عالەمی سونە شەڕی خاچپەرستان ئەوان کردیان 600 ساڵ حکمی عوسمانیەکان نەیان هێشتا ئەوروپایەکان لە خۆراڵاتی ناوەڕاستە پێگەیان هەبێ و دەسەڵاتیان هەبێ ئێستا هەموو ئەم هێزانەی کە دژی بڵین گەڕانەوەی سەروەری مسلمانانن هەمویان یەکیان گرتووە بۆچی بۆ ئەوەی کە ئەم هێزە جارێتر دروست نەبێتەوە بە کورتی لە ماوەی کەمتر لە دەقەیە کاریگەریەکانی لەسەر کوردستان کاریگەریکی ئالۆزیە ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم بێگومان ینی ئەگەر زۆر بە کورتی بڵێ فەرموو وەڵاهی ئەوە مەسەلەیەکی زۆر دوور و درێژە یعنی ئەمە کاریگەری هەیە ئێمە لە بیرمان نەچێت بەداخەوە کە ئێستا ینی دەنگێکی نەشاز هەیە یعنی لە کوردستانەوە بەهێزیشە ینی و میدیای هەیە و دەسەڵاتی هەیە لە کوردستانە ینی بڕۆشتە ئێوارە باسی وەکەڵێ مەترسی ئیخوان و مەترسی ئەوە کە لەسەر ئەم مەنتیقەیە لە حاڵەتێکە ئیخوان بە درێژایی مێژووی خۆی ینی سەروەری تۆمار کردووە لەوەی کە پشتیوانی لە کورد کردووە ینی بۆ ئەو کاتەی کە حوسنی مۆبارەک پشتیوانی لە سەدام حوسەینە کرد صلاح شادی کە جێگیری مرشدی عامی ئیخوان مسلمین بوو لە گۆڤاری ڕسمی ئیخوان المسلمینە لیواء الإسلام وتاری ئەنووسی لەسەر هەڵەبجە ینی لەژێر ناونیشانی قبل ئەن تەجیف دیماء حەلەبجە
یعنی ئیخوان یعنی سەروەریکی زۆری هەبووە بۆ نمونە ئێستا بە کەسایەتیە کە زۆر زۆڵمی لێ ئەکرێ دکتۆر عەلی قەرەداغی یعنی خەڵک پارەی کوردستان ئەبا بۆ دەروی کوردستان ئەیدزێ بەڵام ئەوە ڕوا سواڵەکە دێت زانکۆوە کاتەوە دێت یعنی ئەو کەسانەی کە یعنی بە شەڕی ناوخۆ ئەکوژرێن ئەو تەبەنی مناڵەکانیانەکە یعنی ئێمە بینین ئیخوان بەڕاستی یا حرکاتی ئیسلامی خزمەتێکی زۆریان کردووە بەڵام پێم وایە ئەم معجببوونە بە حکمی بنەماڵەیی و دیکتاتۆری لە خەلیجە پێم وایە ئەمە لە کوردستانی شارڕنگ بداتەوە بۆ ئەوەی کە هەمان گوشار کە لەوێ ئەکرێ لە حرکاتی ئیسلامی لێرەش بە شێوازێکی تر بکرێت بەڵام هەوڵێکی نەزۆکانەیە زۆر سپاس دەکەم کاک دکتۆر دوا پرسیارشم بۆ بەڕێستان سەبارەت بە کاریگەریەکانی ئەم گەمارودان لەسەر مەسەلەی لانە ئیسلامیەکان و سەبارەت بە ئایندەی ڕۆڵی تورکیا و رووسیا و ئێرانیش لەم کێشەیەکە زۆر بە کورتی بێ سپاس دەکەین. بێگومان بەردەوامبوونی ئەم قەیرانە کاریگەری ئەبێ ئەگەر ئێستا بۆ سەر کوردستانیش نەبێ ڕاستەوخۆ بەڵام نەڕاستەوخۆ کاریگەریەکانی ئەم قەیرانە دەرئەکەون لە ئایندە بەسەر هەموو ناوچەکەیە چونکە بخۆی لە ئەسڵا ئەو ناوچەیە پڕ قەیرانە و کوردستانیش پڕ لە قەیرانە قەیرانی تری بۆ زیاد بێ و هێزەکانیش لەم ناوچەیە دابش بوونە بەسەر جەمسەرەکانە بەسەر ئەمریکا و رووسیا و دواتر ئێران و سعودیە و تورکیا ئەمە هەمووی وا دەکا کە کاریگەریەکان بەڵێ لەسەر کوردستان و لەسەر بزوتنەوەی ئیسلامیەکانیش ئەبێت وەکو کاکشوانیش ئاماژەی پێدا ئەگەر ئەم پیلانە سەرکەوتوو بێ دژی قەتەر بێگومان زۆر بە خراپی ئەشکێتەوە بەسەر بزوتنەوەی ئیسلامیەکانە و کاریگەری خراپیشی لەسەر کوردستان ئەبێ کە پەیوەندی لەگەڵ تورکیا هەیە وەک تورکیاشی بەشێکە لەو محوەرە. بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکانم بەڕێز دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوە هەروە بەڕێز شوان هەورامین و سەر ڕۆژنامەنووس تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ بینێرانی بەس.